گیانی ژمارەیەک کرێکاری نیپاڵیە بۆ مەرگی هاوڕێکەیان کە بە کۆرۆنا ماڵئاوایی لێکردوون. زانم جەڵدە بوو ئەوە چی بووە ئەوە نەزانمەوە. باشە جومان دەرەوە ئاتو نانە خواردووە، ڕۆشتووە ماڵەکە، نیورۆ نانە خواردووە، تقریبەن 4 نەخۆش بوو. سامشا ژنە کرێکارێکی نیپاڵی بوو. بە مەبەستی کارکردن زیاتر لە 4 ساڵە لە هەرێمی کوردستان و شاری سلێمانیە. لە ماڵی چەندین خێزاندا ماوەتەوە و کاری بۆ کردوون. دەستپاکی و ڕازگۆیی و ماندوونەناسی سامشای لای ئەو خێزانانە خۆشەویست کردبوو تاوەکو بۆ ماوەیەکی درێژتر لایەن بمێنێتەوە. خاتونە سامخان تقریبی ساڵونیەکە بوو لە لای دایکم بوو بە ڕەحمەت بێ دایکم مانگی و عەمری خوای کردیتر دوای ئەوە چۆ ماڵێکی کە بۆ 2 مانگ ئەنجا تووشی ئەو کارە ساتە بوو. کچێکی تابڵی زۆر هادێ لەسەر خۆ فەقیر ڕۆژانە پەیوەندیم لەگەڵە کوڕەکەی زۆر بێ تاقەتە. کوڕەکەی تا ئێستا تەسەووریەوە ناکات دایکی عەمری خوای کردووە. لە دوای کارکردنی سامشا بۆ ماوەی زیاتر لە 2 مانگ لە ماڵی خێزانێکی نوێدا ئازارێک لە سنگیدا دروست دەبێت و دوای گەیاندنی بۆ نەخۆشخانە گیان لەدەست دەدات. دوای پشکنینەکانیش دەرکەوتووە کە تووشی جەڵدەی دڵ بووە و توشبووی ڤایرۆسی کۆرۆناش بووە. کەچوم دەستی بە سنگیەوە بێتاقەت بوو وتم سام چییە؟ وتی سنگ مێشێ. وتم چیم بۆ قەسەخانە؟ وتی بەڵێ. ئەو بوو کەوا خێرا چوم تەکسیم هێنا سوار تەکسیم کرد بیوم بۆ قەسەخانە لێ فەحسات و تەحلیلاتی بۆ بکەین. بەڕاستی تا گەیانمە قەسەخانە وەفاتی کرد. زیاتر لە 29,000 کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان هەیە. سامشا یەکەم کرێکاری بیانیە بە کۆرۆنا گیانی لەدەستدا بێت لە هەرێمی کوردستان. لە تەواوی کوردستان ئێستا زیاد لە 29,000 کرێکاری بیانی هەیە و چەند هەزارێکیش بە نایاسایی هاتوون. لە کوردستاندا ئەمە یەکەم کچی نیپاڵیە کە گیان لەدەست دەدات بە کۆرۆنا بەپێی تەقریر طبی. سامشا ژنێکی کرێکاری نیپاڵیە و تەمەنی 40 ساڵە. دایکی 2 منداڵە و بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیانیان خۆی ڕووی لە کوردستان کردووە و هاوسەرەکەشی چووەتە هیندستان. لە دوای زیاتر لە 4 ساڵ کارکردن لە 22 یانزەی 2020 بە نەخۆشی کۆچی دوایی کرد. بەڵام حکوومەتی نیپاڵ تەرمەکەی وەرنەگرتەوە. هەر بۆیە لە گۆڕستانی مەسیحیەکان لە سلێمانی بە خاک سپێردرا. ڕێزان محەممەد، کوردسات نیوز، سلێمانی.